بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام سڵاوی خی گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆم بە خۆشحاڵ و بەختەوە دەزانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. ڕۆژی جیهانی تالاسیمیا تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسوخواسە. نەخۆشی تالاسیمیا نەخۆشیەکی درێژی بۆ ماوەییە بە شێوەیەکی گشتی لە مناڵان و لە تەمەنی نێوان 6 مانگی یا 3 مانگی تا 1 ساڵی منداڵی دەردەکەوێت. نیشانەکانی ئەم نەخۆشیە بە جۆرێکن کە لەسەر جەستەی کەسی توشبوو دەردەکەون و دوای ئەوەی کە پزیشک ڕای دەگەێنێت کە ئەم کەسە توش بووە ئیدی لەوە بە دوا کەسی توش بوو دەبێ مانگانە بوتڵێ خوێن وەربگرێ. ئەمە بە شێوەیەکی گشتی پێناسەیەک یان باسێک بوو لە نەخۆشی تالاسیمیا. ئێمە بۆ قسەکردن لەسەر هۆکار و نیشانەکان و ناسێنەرەوەکانی ئەم نەخۆشیە وە ژمارەی توشبووانی ئەم نەخۆشیە لە هەرێمی کوردستان و باسکردن لە دۆخ و گوزەران و بارودۆخی ئەم کەسایەت ئەم نەخۆشانەی کە لەگەڵ ئەوەی کە لە ڕووی جەستەی و دەرونیەوە نەخۆشن لە ڕیزی کەم ئەندامان و موچەخۆرانی هەرێمی کوردستاندا ئەژمارەکرێن بۆ قسەکردن لەسەر بارودۆخی ژیانیان وە گوزەرانیان و ڕێژەی ئەم نەخۆشیە لە نیمکسان میوانداری زۆر بەڕێز مستەفا عەبدوڵڵا جێگری سەرۆکی کۆمەڵەی تالاسیمیای کوردستانم جێگری ئەنجومەنی تالاسیمیای کوردستان. کاک مستەفا گیان زۆر بەخێر بێ و ئامادەبوونت جێگەی ڕێز و حورمەتمانە. زۆر سپاس دەکەم بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان. منیش زۆر سپاسی بەڕێستانەکەم سپاسی کەناڵە پیرۆزەکەتانەکەم ڕاستی پەیام کەناڵەکە کە پەیامی خۆی ئەگەیەنێ من زۆر سپاس هیوادارین لە ئاست ئەوە دابین کە بتوانین خزمەت بە هەموو چین و توێژەی کۆمەڵگە بکەین. کاک مستەفا سەرەتا پێم خۆشە لەو پرسیارە و دەست پێ بکەم تیشکێک بخەیتە سەر تالاسیمیا لەوە چه هەر یەکێک لە بینەران لە ئێمە کاتێک کە باسی نەخۆشی تالاسیمیاکەین بڵین تالاسیمیا چییە؟ وەکوڵێ زانیاریە لەسەر نەخۆشی تالاسیمیا لە کەیەوە مرۆڤیش پێی ئاشنا بووە. بەڵێ خۆی نەخۆشی تالاسیمیا نەخۆشیێکی بۆ ماوەییە واتە لە باوکو دایکەوە ئەگوێزرێتەوە بۆ نەوەکان. ئەم نەخۆشیە لە زۆربەی دەوڵەتانی جیهاندا بڵاوە بە تایبەتی لەو دەوڵەت و گەل و نەتەواناندا زۆر بڵاوە کە کەوتونەتە دەور و پشتی دەریای سپی ناوەڕاستەوە. بەڵام بەهۆی تێکڵاوی گەلانەوە ئیختلاتی گەلانەوە ئەمانە ئەتوانین بڵێن لە زۆربەی هەموو دەوڵەتانی جیهاندا بڵاو بۆتەوە. بەڵێ ئەم نەخۆشیە بە شێوەیەکی گشتی لە ساڵی 1925 لەلایەن زانایەکی ئەمریکی زاناکولی دەستنیشان کرا کە نەخۆشی تالاسیمیا ئەو ناوی پێبەخشرا کە ئەمەش پێوترێ نەخۆشی کەم خوێنی دەریای سپی ناوەڕاست. دەم بەحر ئەبێض المتەوەسط. ناوەکەی لە چیەوە؟ ئەم تالاسیمیایانی چی و کورتکراوەی چییە کە بڕاوە بەسەر ئەم جۆرە لە نەخۆشیدا؟ بەڵێ ئەم تالاسیمیا خۆی لەوە هاتووە کە گوایە ئەو لەو دەوڵەتانی کە کەوتونەتە دەور و پشتی دەریای سپی ناوەڕاست حەوض البەحر ئەبێض المتەوەسط بڵین لێوەتر ئەو نەخۆشیە زیاتر لەو دەوڵەت لەو شوێنەوە دەرکەوت. بۆچی ئەو شوێنە کە کەوتۆتە نزیکی ئەو بەحرەوە بۆچی جەنابەت دوو جار ئاماژەت بەوەدا نزیکی ئەم دەوڵەتانە لەو شوێنەوە بۆچی هۆکاریەوەی کە هەڵگر وەکوڵە یا گوێزەرەوەی ئەم نەخۆشیە؟ بەڵێ زیاتر خۆی یەکەم جار لەم شوێنانە دەرکەوت ئەم نەخۆشیە یەکەم جار لەم شوێنانە دەرکەوت لەم وڵاتانە دەرکەوت کە کەوێتە ئەم ناوچەوە. بەڵام دوایەوەکەوە بەهۆی تێکڵاوی گەلانەوە ئەمانە توانین بڵێن لە زۆربەی دەوڵەتانی جیهاندا بڵاو بۆتەوە. خۆی یعنی زیاتر بڵێن کە زیاتر نەخۆشی ڕێژەی نەخۆشی لە قوبروس و یۆنان و ئیتالیا بوو بەڕاستی ینی کە زۆری تایبەتی لە ئیتالیا یەکەم جار ینی ژماریان زۆر بوو. بەڵام ئێستاکە بەهۆی ئەوان بەهۆی بەرزبوونەوەی ئاسی ڕۆشنبیریان و بەرگریکردن لێ توانین بڵێن هەر بنەبڕ بووە بە دەگمەن تالاسیمیای تیا بینرێ. بەڵێ کەواتە تالاسیمیا لەگەڵەوەی کە جەنابەت فەرمووت بۆ ماوەییە ئەی ژینگە و ئاو هەوا و وەکوڵێ سنووری جوگرافی چ ڕۆڵێکی هەیە لە گەشەکردن و زیادبوونی ئەم نەخۆشیەدا؟ بەڵێ خۆی زیاتر بڵێن لەو خێزان و دەوڵەتانە بڵاوەکە بڵێن کە کەوتۆ دەریای سپی ناوەڕاستەوە. بەڵام کوردستانی خۆشمان لی بێبەژنێ بە حەقەت ینی ژمارەیەکی زۆر لە خێزان کە لە مناڵێک یا زیاتریان توش بووە تووشی ئەم نەخۆشیە بووە. ئەم نەخۆشیەش هەروەکوتمان کا بۆ ماوەییە و هەروەها ئەمە لەلایەن بڵێن پزیشکە بەڕێزەکانەوە کە دیراسە کراوە و بە دوواداچوونە بکراوە کراوە بە 3 جۆرەوە.
سێ جۆر. جۆری یەکەمیان پێوترێ ماینەر واتە هەڵگر، ئەو ینی خۆی مشکلەکە لە لەم هەڵگرانایە. جۆری دووەم و سێم پێوترێ ئەنتەرمیدیا یان مایجەر قورس. جا ئەمە تەمەن بەنسبەت جۆری یەکەمیانەوە کاوە ماینەرە، ئەمە لەو کەسەی کە هەڵگری ئەم نەخۆشیە هیچ کاریگەریەکی لەسەر نەخۆشیەکە هیچ کاریگەریەکی تێ ناکات بە هیچ شێوەیەک. بەڵام کاتێک کە لە کاتی ژن و ژنخوازیە کە ژن و ژنخوازی ئەکاو لە کاتی هاوسەرگیری و ئەمانە کە مناڵ دروستە بێ کێشەکە لەوایە. ینی لە ماینەرە باوکەکە یا دایکەکە هەڵگریەتی بەڵام بە شێوەیەکی دفنکراوە، بە شێوەیەکی نەبینراو دوایی کاریگەریەکەی لەسەر مناڵ دەرەکەوێ. بەڵێ بێگومان ئەو دایک و باوکە گەرانی کاتە ماینەر مەترسیدارترین یانە ماینەر نەخێ ماینەر بڵێ ناتوانین بڵێن مەترسیدارترین، مایجەر ینی مەترسیدارترینانە قورسەکەیان مایجەر ینی قورس لەو ڕۆوە کە ماینەر وەکو لە دژمنێکی نەبینراوە. بەڵێ بەڵام چییە خۆی ئەمە ساکێ بڵێن توانین بڵێن زۆر ئازانە، بەڵام چونکە ئیساکێ کۆمەڵێک پشکنی تایبەتیە بۆمانە بە تایبەتی فەحسی SB ئەلکترۆفۆرسس کەمە بەم پشکنینە هەر کەس بیکادەرەکەوێ ئەو نەخۆشی تیایانتیانی هەڵگریان هەڵگر نیە بۆ نمونە ئەگەر هەڵگر بوو لە کاتی زەواجە کاتی ژن و ژنخوازیە ئەتوانێت هەڵگرەکەی بەرامبەریشی وەکو خۆی وابوو ئەتوانێت و زەواجە نەکا فەشەلی پێبێنەی کا بڵێن چونکە ئەمە ئەگەر بێت و بەردەوام لەسەر ئەو زەواجە بەردەوام من مشکلەکە لەما دروستە بێ کاریگەریەکەی ئەمەیە بۆ چونکە تۆ ئەگەر بڵێن خێزانێک بۆ نمونە بڵێن 4 مناڵیانە بێ مناڵی یەکەمیان وا داینێ لە سا 25 مناڵەکانیان ساغ و سەلیمە دایک و باوکە هەردووکیان هەڵگرن، بەڵام لە سا 25 مناڵەکانیان ساغا هیچ بە هیچ جۆرێک ئەو نیشانی نەخۆشیی تیان نییە. لە سا 50یان وەکو دایک و باوکە دەرەچێ، لە 150یان وەکو دایک و باوکەدا هەردووکیان ماینەرن، هەردووکیان هەڵگرن. جۆری ئەخیریشان کە ئەو مایجەرە مشکلەکە لەوایە ئەم ئەوی کە مایجەر دەرەچێ ئەوی کە مایجەر دەرەچێ ئەبێ بەردەوام بەڕێگەی نەخۆشخانەوە بێ بەڕاستی کارەساتە بۆ خۆی بۆ خێزانەکەش. لە کوردستان هەر سێ جۆرەکەمان هەیە بێگومان کامیان زۆرترینە بۆ من ماینەرێک وەکو دژمنێکی دەبینراو خۆکەشف نەکردو لە نێو جستەی مرۆڤ ئەمێنێتەوە لە دوای زەواج لەسەر مناڵەکە دەرەکەوێت لەگەڵ دوو جۆرەکەی تری کە پێی ئەگوتێ مایجەر. کامیان زۆرترین ڕێژەمان هەیە لە هەرێمی کوردستانە؟ بێگومان ماینەرەکە زۆرە چونکە بۆ ماینەرەکە زۆرە وەلو تا ئێستا سەرژمێرێکی تایبەتی نەکراوە. ماینەرە لەو فەحسەی کە هەموو ڕووکچێک لە کاتی بەستنی عەقدی زەواجە کە فەحسێکی خوێنی بۆ ئەکرێ لەویا دەرەکەوێت. بەڵێ بێگومان دەرەکەوێت. خۆی ئەمە بەڕاستی کاتی خۆشی لە 2008 ئەمە لە ڕێگەی وەزارەتی تەندروستی و لە ڕێگەی وەزارەتی دادەوە ینی نووسراوێکمان کرد ئەو باش بۆ ئەو چۆ بواری جێبەجێکردنی لە دادگاکانە تاوەکو ئەو کەسێک کە بێ ژنخوازی بکە هاوسەرگیری بکە ئەبێ کۆمەڵی فحوساتی تایبەتی هەیە بۆ نەخۆشیە بۆ ماوەیەکان یەکێ لەوانە نەخۆشی SB ئەلکترۆفۆرسسە واتە بۆ نەخۆشی تالاسیمیایەوە ئێتر ئەو فەحسە ئەکرێ پاش ئەوە ئەگەر هەردووکیان بڵێن ساغ بوو ئەو کاتە ئەتوانن زەواجی خۆیان بکەن زۆر کێشە هیچ کێشەیەک ناوێت لە حاڵەتە. مامۆساییان بەر لەوەی بڕۆین نێوردەکاری جۆر و کامیان زۆر مەترسیدارە و ڕێژەی توشبوانمان چەنە بە شێوەیەکی شتی لە هەر سێ جۆرەکە بزانم ئێوە وەکو ئەوەی کە ئەنجومەن و ڕێکخراوێکتان هەیە بۆ داکۆکی یان بۆ پاراستنی مافی ئەم نەخۆشانە کوردستان لە کەیەوە ئاشنا بووە بەم جۆرەی لە نەخۆشی؟ ینی بۆ منە ئەو زانە کولی کە 92 ساڵ بەر لە ئێستا ئەم نەخۆشیی دۆزیوەتەوە تامان لە وڵاتێکی پێشکەوتی وەکو ئەمریکایە. کوردستان وەکوی کە یەکێک لە وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بشمانە نەشماوەیەکێک لە وڵاتانی کە بە وڵاتە دواکەوتوەکان ناوبراوە کەی ئاشنا بووە بەم نەخۆشیە و یەکەم حاڵەت بێ یان یەکەم دیاردەتیا سەری هەڵدا بێت. لەبەرێکە ئاسی ڕۆشنبیری تەندروستی لە ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە مەسەن ئەوە پەرەی نەسەندووە ینی دەستنیشان نەکراوە چ کاتێک ئەم نەخۆشیە مەسەن هەبوو بەس ئەم نەخۆشی بێگومان هەبووە ینی لەوانەیە بڵێن 100 ساڵ پێش ئێستا زیاتر بگرە ئەم نەخۆشیە بە کەس نەیزانیوە. ئێمە کاتێک کۆمەڵەمان دامەزران لە ساڵی 1995
دامەزان بنەوە 6 بە ڕسمی مۆڵەتمان وەگرت ینی کەمانە خۆش تەلاسمیەوە ینی زۆربەی خەڵک نێزانێت تەلاسمیا چییە بۆیە زانی زەخیرەوە ئەم شتانەیە کاتر هەر ئابڵقی ئابووریمان لەسەر نامۆیە بڵێ دوایی بەرە بە هەوڵی هەموو لایەک توانراکەوە تەلاسمیا بناسرێنێکەوە ئەمە نەخۆشیەکە و نەخۆشیێکی بۆ ماوەیەوە ئەمانە کە بڵاوە لە هەرمی کوردستانە و ئێمە ئەگەر باسی ئەوشکەنکەوە ژمارەی نەخۆشان لە هەرمی کوردستانە چەنە بڵێ لە هەرمی کوردستانە ئێمە وەکو ئەنجومەنی بەڵای تالاسیمیای هەرێمی کوردستان ئەو ڕێکخراوانی کە ئەندامن لەم ئەنجومەنە کۆمەڵی تالاسیمیای سلێمانیە هەولێرە دهۆکە خانەقی نەڕانیەیە ئەم کۆمەڵان هەمووی ئەندامین لەم ئەنجومەنە ئێمە زۆر بە مامەسا چۆن بوو کە بیرتان لە دامەزراندنی ئەنجومەنێک کردەوە یان بیرۆکەی کێ بوو لە چێوە سەرچاوەی گرت بڵێ خۆی یەکەم جار لەبەرەوەی نەخۆشی تالاسیمیا لە کوردستانە بڵا بۆ ئەمانە ئەمجار لە ساڵی 92 لەیان بڵێن حکوومەتی هەرێمی کوردستانەوەکەوە مەجالێک دروست بووکە بتوانێت هەر توێژە و کۆمەڵ و ڕێکخراوە بۆ خۆی دروستکە ئێمەشتر لەو کاتەوە لە ساڵی 1995 هەوڵمانەکەوە کۆمەڵەیەک دروستکەین بۆ ئەم نەخۆشانە بۆی بتوانینکەوە داکۆکی لە مافەکانیان بکەین توانین هاوکاریان بکەین بە وەکو پردی پەیوەست لە نێوان نەخۆشەکان و دەستگا تەندروستیان بتوانین هاوکاریان بکەین کاریان بۆ بکەین ئەمانە ئەتر ئێمە لەو کاتەوە ئێمە هەوڵمانەکەوە کۆمەڵە دروستکەین کۆمەڵەمان دروست کرد بەڵام ئەنجومەنی تالاسیمیاکەوە بڵێن هەموو کۆمەڵەکان بەسێ بەیەکەوە لە ساڵی 2010 بەڕاستی ئێمە هەوڵمانە ئەو کۆمەڵێ ئەو ڕێکخراوەمان پێکهێنا و ئەم کۆمەڵان هەم بوون بە ئەندام لەو ئەنجومەنە بە شێوەیەکی گشتی ئەنجومەنەکە بە هەموو لقەکانیەوە چەند ئەندامی هەیە و ئەندامەکانتان ئەبێ مەرجەکانی چی بێ هەرە بێ هەڵگری بۆ من ئەم نەخۆشیە بێ یام هەر کەسێ بتوانێت داکۆکی لە نەخۆشی مافی نەخۆشەکان بکاوە چارەسەریان بۆ بدۆزێتەوە ئەتوانێت ئەویش بێتە ئەندام لە ئەنجومەن و کۆمەڵی تالاسیمیای کوردستان خۆی نەخۆشەکان بڵێن بە شێوەی گشتی لە هەرێمی کوردستانە ژماریان ئەوەی کە لە کۆمەڵەکان ناونووسکراوە لە 95 تا ئێستا بڵێ ینی ژماریان نزیکەی 2500 نەخۆش ئەبێن زیاترە نەکەمتر 2500 بەو شێوەیە ئەم ڕێژەیە بۆ منە لە 95 لەم 21 ساڵە هەر بەرە و زۆری و هەڵکشانە چیان لە سنوورێکا وەساویان نزمە بێتەوە وەڵاهی ئیسە لە چاو ساڵانی پێشووترا ئێستا باشترە هەر ئیسەش زیادەکە بەڵێ زیادەکە ئێمە کاتی خۆی کە کۆمەڵەمان دروست کرد بڵێن 95 ژمارەی نەخۆشەکانمان یەکەم جار 125 بوو دوایی چوو بۆ 150 بەرە زیایی کرد چاکی هاتوو بۆ 600 نەخۆش لە 600 تقریبا تر بڵێن توانین بڵێن لە ساڵێکە 2 نەخۆش 3 نەخۆش 4 نەخۆش زیاکانی ئەوە نەزیە بەڵام ئەگەر بێرێنە بۆ پێش 2000 لە ساڵێکە 50 نەخۆش زیاتر زیایە کرد بەو شێوە ینی ساکێ تقریبا تۆزە خەڵک و شیار بۆتەوە ئەمجا کۆمەڵی شیش هەیە بەڕازی کە ڕێگرە لەوەی کە تالاسیمیا ئەوەنە پەرەسێنێ بەڵێ ماوەسا مستەفا پێشتر باسمان لەو سێ جۆرە کرد جەنابەت فەرموود کە ماینەر زۆرترین ڕێژەی هەیە من لە ڕووی مەترسیەوە ماینەر و دوو جۆرەکەی تر کە پێگوتێ مایجەر و ئەنتەرمیدیا بەڵێ ئەنتەرمیدیا کامیان زۆرترین مەترسین بۆ سەر تەندروستی نەخۆشەکە خۆی مایجەرەکە ترسناکترین جۆرێتی مایجەرەکە چونکە ئەمە ئیتر ئەوەی کەوا مایجەر دەرچێ ئەو نەخۆشەکە مایجەر دەرجێ ئەبێ بەردەوام لەژێر کۆنتترۆلی دکتۆرە بێ بەردەوام پێداویستی پزیشکی بەکاربێنێ بەردەوام بێ خوێن وەربگرێ خوێن تێبکرێ چونکە ژیانی لەسەر خوێنەوە ئەگەر بێت و مانگێک خوێنی تێنەکرێ ینی ژیانێکوێتە مەترسیەوە لەوانەیە هەمان نەخۆشمان هەیە لە مایەکە کامیانە مایجەر قرسەکە بڵێن توانین بڵێن سووک ناوەند قرس سووک ماینەرە ناوەند ئەنتەرمیدایە قرسەکە مایجەرەکەیە بڵێ ناسێنەرەوەی ئەوە وتمان یەکێک لە ناسێنەرەوەکانی ماینەر ئەوەیە کە وەکۆڵێ دفنکرا و خۆکەشف نەکردووە ئەنتەرمیدیاژ ئەمە ئەوەیە کە خوێنی پێویستە ئەوش هەر خوێنی پێویستە بەس وەکو مایجەرەکە نییە قۆناغی قرسە بەڵێ هەرە قورسەکەیەتی خۆی ئەمە لە چیا دەرەکەی بە پشکنی خوێن دەرەکەی تۆ تەمەن کەس نازانێت کێ مایجەرەوەی کێ ماینەرە مەگەر ئەوەی کە بەس ئەوەی کەوا بەدەوام خوێنی تێکرەوە بێگومان ئەو مایجەرە بەڵام کە تۆ پشکنی خوێنەکە بۆکرا پشکنە خوێنەکەی بۆکرا ئەو کاتە دەرەکەوێکە ڕێژەی تالاسیمیاکەی چەنە چۆنە چ جۆرێکە
لەو حاڵەتا ڕێژەکان لە چەنەوە بۆ چەند دەست پێەکەن بۆمە بڵێن ئەم مرۆڤە ئەم منداڵە ئەم هەڵگری نەخۆشیە لە ١٠٠ بۆن لە ١٥ لە سا 20 لە چەنەوە بۆ چەند دەست پێەکە بڵێن لە سا 40 بۆ 60 ئەمە پێوەترە بڵێن لە سا 50 بەرەوخوارەمە هینەکانن ئەمە بڵێن ماینەرەکانە لە تقریبا 50 بۆ 65 ئەنتەرمیدیایە ئەنتەرمیدیای ناوەندەکەیە لە 65 بۆ 100 ئەمە مایجەرەکەیە مایجەرە قورسەکەیە بەڵێ خۆی ماینەرەکانیش بڵێن توانی ماینەرەکانی ژوانش هەر ینی ڕێژەکەی هەموو لە یەک مستەوانیە بۆ نمونە هەیە لە سا 20 لە سا 30 لە سا 40 لە سا 50 ماینەرەکان وەکو جەنابەت فەرمووت کە کاریگەری و وەکوڵێ نەخۆشیەکە لەسەر منداڵ دروزە بێ کەواتە لە ژیانی باوکەکە هیچ مەترسیەک بۆ سەر باوکەکە دروست نابێ نەوەڵانە خێریەک کاریگەری بۆ سەر دایک و باوکەکە نییە بەڵام ئەوەی دایکەکە ساغ بێ و باوکەکە هەڵگری ماینەر بێ کە مەترسی بۆ خۆی نییە لە ڕێی باوکەکەەوە ناگوازرێتەوە بۆ دایکەکە نە ئەبەت ناگوێزرێتەوە حەزەکەی نەخۆشی سالەسیمیا هەرە قوسێک دەم خەناوە دەمی هیچ کاریگەری نییە بۆ ئەوەی بەرامبەری چونکە ئەمە لە هینایە لە کڕۆمۆسۆمەکانەیە لە ناو خوێنایە خۆی ینی ئەمە دروستە بێ یعنی مناڵەکە لە سکی دایکەیە توش بووە ئەوە نیە کەڵی گەورە بێ و توش بووە یان لەمە هەیە بڵێن لە 6 مانگیان 3 مانگیان لە ساڵیان لە گەورە بوونە تووشیە بێ نەخێر ئەم مناڵە لە سکی دایکەیەتی بڵێن لە 3 مانگی بەدواوە لە 3 مانگی بەدواوە کە مناڵەکە ڕۆحێک چێ بەبەرا لەو فترەیە کە خوای گەورە دایناوە کە مناڵ ڕۆحی بچێ بەبەرا لەو کاتەوە ئەمە نەخۆشە دەستی دایکیان نەخۆشە بەڵام چیە ڕێژەکەی وەکو عەرزمانکردن ڕێژەکەی جیاوازە هەیە مایجەرە هەیە بڵێن ئەنتەرمیە هەیە ماینەرە ئەگەر ئەوەی کە مایدە دەچێت دەستی دایکە ئەوە شانسێکی هەیە شانسە بەڵام ئەوشی کە مایجەر و ئەنتەرمیای بێگومانەوە کارەساتە بۆ خێزانەکە مستەفا بەدەر لە ماینەر ئەو دوو جۆرەکەی تر ینی سیفەت و ناسێنەرەوەی سەرەکی ئەم دوانە وەکوڵێ وەرگرتنی خوێن ئەوەی کە پێی گوت لە کوردستان نازانم ئەڵێن خوێن ئەسووتێنێ ئەمە ڕاستە ئەم دەستەواژەیە بەڵێ توانین بڵێن ڕاستە بەڵام خۆی مشکلەکە ئەوەیە ئەمان تەبەن بێگومان خۆی خوێن پێکاتوە لە چەند بەشێک ئەویش یعنی ئەوە نیە بڵێن خوێن هەر خوێنەوەتەوە خوێنش پێکاتوە لە چەند بەشێک پێکاتوە لە خوڕەکەی سوور پێکاتوە لە بڵێن خوڕەکەی سپی پێکاتوە لە خەپلەکان خەپلەی خوێن پێکاتوە لە پلازما چۆ بەشەوەی گشتی بڵێن پێکاتوە لە 4 بەش ئەمان لەم 4 بەشە تەنها خوڕۆکە سوورەکانیان کە خوڕۆکە سوورەکانە ئەمان خوڕۆکە سوورەکانیان دروست ئەبێ بەڵام هەموو خوڕۆکەیە کە دروست ئەبێ لە دایک ئەبێ بڵین بۆ ماوەی 3 مانگ ئەبێ بەردەوامە پاش 3 مانگەکە تێگەشیە و خوڕۆکەی کە ئێتە شوێنی ئەو خوڕۆکەی کە ئەشکێ پێشەوەی 3 مانگەکە تەواکە خوڕۆکەی ئێتەوە شوێنی ینی ئەوەی بەردەوامە مەکارێکی کە خوای گەورە دایناوە بۆ شوێ بەردەوامە بەڵام ئەمان 3 مانگەکە تەواو ناکەن بۆ نمونە کەشکا دروستە بێتەوە بەس بە شێوە بۆ شێوەیە دروست نابێتەوە 3 مانگەکە تەواو ناکە بۆ نمونە لە 40 ڕۆژیە لە 30 ڕۆژیە لە 20 ڕۆژیە لە مانگە ناگاتە مانگونی و ئەم خوڕەکانە بەرەبەرە تێکەشکێن و ئەسووتێن و ورد ئەبن و ئەچنە ناو لەشەوە تۆم لە مەقابلی ئەوە بێت چی بکەیت ئەبێ خوێنی بیتێ خوێنەکەی بەرەبەرە کەمی لە فاسەکە تەماشاگەی مرۆڤێکی تەبیعی کە زۆر تەبیعی بێ خوێنەکەی لە سا 7 هێمۆگڵۆبینەکەی لە سا 7 نیەتە خوارەوە ئەمان تەماشاکەی هاتۆ بۆ 50 هاتۆ بۆ 40 هاتۆ بۆ 35 کە گەشتە 35 زۆر خەتەرێتە تەواو ینی ئیشتیهای نامێ ڕەنگی زەر دەبێت توانە و تااقات و تۆ هیچ جوڵە و شتی هەمووی کەمەکە ئەمانە لەو حاڵات تۆ بێت چی بکەیت خوێنی تێگەی بێ خوێنی تێگەی مامۆستا بە شێوەیەکی گشتی باز لە نیشانە و ناسێنەرەوەکانی یام سیفەتەکانی کەسی هەڵگر بەم نەخۆشیە بکەین بزانین ئێمە ئایا ئەکرێ بە چاو سەیری مرۆڤێک یان منداڵێ بکەین بیناسینەوە کە ئەم مرۆڤە بەدەر لەوەی کە پشکنین و فەحس وشتی بۆ بکرێ ئەکرێ بزانین کە ئەم منداڵەیە ئەم هەڵگرە تووشی ئەم نەخۆشیەوە یانە بە شێوەیەکی گشتی باز لە نیشانە و ناسێنەرەوەکانی کەسی توشبوومان بۆ بکەیت هەڵگرەکەیانی بەڵێ ئەو کەسەی کە توش بۆ بە نەخۆشی تالاسیمیا بە تایبەت دوو جۆری کۆتایی بەڵێ خۆی بەرزبە هەڵگرەکانە بڵێن بەری هەڵگرەکانی تەماشای تۆزێ ڕەنگزەردی تایە تەماشاکەی وەکو مرۆڤێکی ئاسایی نییە ڕەنگی زەردە تۆزە ڕەنگی زەردە بەس ئەو ڕەنگ زەردە ئەوە نییە کا بڵێ
کاری تێ بکە هیچ وانە تەماشاکە جوڵە و حرەکە و تاغە و کار و چالاکی ئەمانە خۆی ئەنجامەدا خۆشی ینی کەس هەستی بە ناکە کە تالەسیمەیە بەسیە بە شوەی گشتی ڕەنگی زەردە کە پشکنەکەی بۆ کرێ و کات دەرەکەوێت کە ئەمە ماینەرە بەڵام لە جۆرەکانی کە ئەنتەرمیدیایان بڵێ مایجەرەکانمانە بە تەواوی ئەوە لە نەخۆشەکە دەرەکەوێت تەماشاکەی نەخۆشەکە ڕەنگی زەرد هەڵگەڕاوە شێوەی پێستی گۆڕاوە بڵێن ستەری گەورە بووە ئیتر تاو تێکشە لە مرۆڤێکی ئاسایی ناچێت ئەوەیە بەڵام بەنسبەت نەخۆشەوە ینی ئەم نەخۆشیە کاریگەری ئەم کاریگەری هەیە بە کاریگەریکی زۆری هەیە لەسەر نەخۆشەکە بۆ نمونە نەخۆشەکە ئەبێ بەردەوام خوێن وەرگێ ئەمە ئەوە دوایەوە جا کە ئەو خوێنە وەرئەگرێ نەتیجەی ئەو ئاسنی ئەو خوڕۆکە سوورانی کە ئەشکێت کەشکامانێ ئاسنە ئەو ئاسنە چێتن لە شوەکو ژەهر وایە ئەوە کە چۆ لە شێوە ئاسنە لەسەر دڵ لەسەر گورچیلە لەسەر جگەر لەسەر بەشەکانی ئەو بەش حەساسانی کە لە شایە ئەمانە هەمووی ئەو ئاسنە زیای ئەنیشێت کە نیشت بەرەبەرێتر ئەو بەشانە پەک ئەخا وای لێ کاتە بەرەو ترسناکی و بەرەو مردنیە بە تۆ مقابلی بێت چی بکەی ئەو ژەهرە لە دەرەکەی لە لەشیە بەچی دەریەکەی بە دەرمان بە بڵێن ڤیاڵی دیسیفرال دەرزێکی تایبەتە بە تالەسیمیا ئەمە ڤیاڵی دیسیفراڵی پێوترە هەروە لەگەڵ حەپی ئەکسجێت بەو دوانە نایڵێ و ئاسنە بەرەبەرە ڕۆژانە ئەبێ ئەمە لەگەڵ ژیانی شەیە چۆن نان و ئاوەکە ئەخوا ئەبێ هەموو ڕۆژێ ئەو ڤیاڵە یا ئەو حەپی ئەکسجێتە بەکاربێنێ ئەگەر بەکارینێنێ بەرەبەر ئاسنە کەڵەکە ئەبێ کەڵەکە بێ وای لێکا دوایی دڵی بڵێن گەورە ئەکا گوچیلەکانی تێک ئەدا شێوەی لەشی و تەماشاگەی ڕژدا گەڕاوە ئێسقانەکانی فتە بووە ئێسقانەکانی زەعیف ئەبێ وایلیە کە بەرگە هیچ ناگرێ لەبەرەوە بێ بەردەوام لەژێر چاودێریە بێ بەردەوام ئەبێ پشکنی چەند کۆمەڵێک پشکنی کەشەیە بێ ئەبێ بەردەوام مانگانە 3 مانگجارێ 6 مانگجارێ ئەم پشکنیانە بکات. مامۆستا مستەفا جەنابە داماژت بەوەدا لە چەند وەڵامی پرسیاری پێشوە کە منداڵ لە نێوسکی دایکەوە ئەگەر هەڵگری ئەم نەخۆشە بێت توش دەبێت منداڵ کە لە دایک دەبێت تەمەنی ساوای بەڕێەکە ئایا لە کاتی لە دایک بوون و تەمەنی ساوایەتی خۆیدا نیشانەکانی ئەم نەخۆشی پێوە دەرەکەویان ئەبێت تۆزێ تەمەنی وەکۆڵێ بەرەو گەنجی و هەرزەکاری بڕوە نەخەری یەکەم جار کە لە دایکە بێت تاوکو 6 مانگی یەکەمی لە دایک بوونی بە هیچ شێوەیەک دایک و باوکەکەش و نەخۆشەکەش هەست بەوە ناکرێت کەوا بڵێن ئەمە نەخۆشە ئەسی پێ ناکرێت بەڵام لە دوای 6 مانگەوێتی بەرە چونکە ئەو خوڕەکەی سوورەکان بڵێن تێکەشکی ئەمانە ئەو کاتە دەرەکەوێت تەماشاکەی مناڵەکە تەماشاکەی مەسەڵەن ئیشتیایی بۆ خواردن نامێنێ ئەکڕوزێتەوە ڕەنگی زەرد هەڵگەڕاوە ئەمانە لەو حاڵەتا دایکەکەیان بەکڵە وەڵام مناڵەکەمان وشتیهێنیان نەخۆشە ئەبێن پیشانی دکتۆریان بۆ نمونە بڵێن کە پشکنی بۆگەن تەماشاکەن ئەو کاتە بۆیان دەرەکەوێت تالەسیمیایەتی بۆ نمونە تالەسیمیایەتی تالەسمەی مایجەر یان ئەنتەرمیدیایە بەڵام ئێستاکیە لە ڕووی پزیشکیەوە پێشکەوتنی بەرچاو هەیە بۆ نمونە سنتەری فەحسی حەوامل سنتەری فەحسی حەوامل فەحسی کۆرپەلەی دایکانی دووگیان کە دەسکی دایکایە پێشەوەی لە دایک بێ پێشە ڕۆحیش پێبەرە دەتوانرێت کە دیاری بکە کە منداڵەکە هەڵگریەوە نەخۆشییانە بەڵێ بێگومان کەواتە لەو ئەگەرە بەر لەوەی کە منداڵش ڕۆح بکراوە بەریا ئەزانرێ و ئەتوانرێ ئەم منداڵە لەبار ببرێت بەڵێ بێگومان خۆی ئەمە ئێساکە ئەمە سوپاس بۆ خواکەن و سوپاسش بۆ بەڕێوەبەری گشت تەندروستی و کە وەزایی تەندروستی کە ئەم ساڵ ئەو سنتەری فەحسی حەواملە لە سلێمانی کەوتە کار ئێستا حالێن هەیە بەڵێ تا ئێستا پێشتر نەخۆشەکانمان ئەنارد بۆ تورکیا یان بۆ ئێران یان بۆ وڵاتانی کە بۆی تەنها بۆ ئەو فەحسە بکەن بۆی کەوا پێشەوەی ئەگە دایکەکە بێگومان ئەوە کە دایک و باوکە مناڵێکی تالەسمیا بوو بێگومانی ترکە ئەبێ بزانێکەیتر ئەو مناڵانی کە لە دایکە بێ لەوانەیە هەر تالەسمیای مایجەر بێ لەوانەیە ئێمەوتمان لە ساڵ 25 ساغی بێ ئەو لاویش خوازانەوە 25 خێزانمان هەیە بۆ نمونە مناڵی یەکەم و دووەم و سێم و چوارەمیشی هەر مایجەرە مناڵی یەکەم و دووەم و سێم و چوارەمیشی هەر مایجەرە قورسە هەیە زۆر هەشمەلە خێزانەمان هەیە خێزانیشمان هەیە مناڵی یەکەم و دووەم و سێمی ساغ و سەلیمە هیچی نییە دوایەوە ناڵەکانیکەی توش بووە ینی ئەوە نییە بڵێن ئەگەر مناڵێک ساغ بوو هی دووەمیان تالەسمیاتی یا مناڵی یەکەم و تالەسمیا بوو هی دووەمیان ساغ بێ بۆ نێەوە تر خوا خۆی ئەزانێت چۆنە
بەڵێ مامۆستا مستەفا کەواتە کەسێک بە ساغ و تەندروستی لەدایک بووە و تەمەنی منداڵی و نیوەی هەرزەکاری و گەنجەتی خۆشی بەسەر بردووە کەواتە هیچ مەترسیەک نییە کە کەسێک لە دوای ساغ و سەلامەتی و نەبوونی ئەم نەخۆشیە تووشی ئەم نەخۆشیە بێ شتی وامان نییە ناکرێت بۆ نمونە منداڵێک نیشانەکانی ئەم نەخۆشیی لە دوای 6 مانگی بۆمونە لە دوای بۆ ئەو لە 7 ساڵیا لێی دەرکەوێت ئەخرەوەمان هەیە بەڵێ هەیە ئەوی چۆنە وە سووکە ئەنتەرمیدیایە بۆ نمونە یان ماینەرێکی قورسە ماینەری وتمان سێجۆر ماینەر هەیە ڕێژەکەی بڵێن لە سا 20 لە سا 30 هەشمان لە سا 50 کەوەی لە سا 50 مانەوێت لەوانی کە زیاترە تەماشاکەی هەر ماینەرە بەڵام چیە تەماشاکەی تۆزێک تالەسمیای پێوە دیارە ئەنتەرمیدیاکانیش بە هەمان شو ئەنتەرمیدیاکانیش ئەنتەرمیدەی هەیە ڕێژەکەی بۆ نمونە بڵێن لە سا 55 لە سا 60 هەشمانە بۆ نمونە لە سا 65 و لە سا 70 بەو شێوەیە بەڵێ لەو حاڵەتانە درەنگتر مەسەن هەستی پێکرێ بەڵێ مامۆستا مستەفا جەنابە لە درێژەی ئەو ماینەرە گوتمان دوایی کاریگەری ئەم ماینەرە لەسەر منداڵ دروزە بێ باوکێکی هەڵگری تالاسیمیا لە جۆری ماینەر خۆی ینی زۆر ئاساییە نیشانەی پێوە نییە بەڵام دوایی کە زەواجەکە منداڵیانە بێ بۆ مناڵەکەت ئیلا نابیلا بێت تووشی ئەم نەخۆشیە بێ بێگومان لە 100% ئەو مناڵانەی کە ئەیبێ وەکو باسم کرد لە سا 25 مناڵەکانی ساغا دایک و باوکار دوکیان هەڵگرە لە سا 25 مناڵەکانیان ساغا ئەسڵن هەر تالەسمە ژیان نییە لە سا 50 وەکو دایک و باوکە دەرەچێت لە سا 50 وەکو دایک و باوکە دەرواتە دوکیان ماینەر دەرەچن لە سا 25 مشکلەکە لەم سا 25 ئەخیریانەیە کە بڵێن بۆ نمونە کەوا قورس دەرەچێت مشکلەکە لەوایە کە قورس دەرچوو تەلەسمیا قورس دەرچوو تر ئەوە ینی ژیانی ئەو خێزانە تۆ مناڵێکی نەخۆشە بەڕاستی خۆش نەخۆشی بەڵێ مامۆستا مستەفا ئێستا کوڕ و کچێکی هەرزەکار گەنجی هەڵگری ئەم نەخۆشی هەردووکیان لەبەرەوەی لە ڕێکخراوەکان یام هەردووکیان هەمان معاناتیان هەیە حەزەکەن پێکەوە زەواج بکەن داهاتووی منداڵی ئەم دوو نەخۆشە چۆنیە ئەمان هەر ئەبێ منداڵی ئەمانیش توش بێیان ئەتوان لە ڕێی فەحس و گونجاندنەوە بتوان منداڵێکی ساغ و تەندروست بهێنە بەرهەم ئەکرێیانە ئەگەر مەقسەدیان بێ ئەگەر ئەو ویستیان ئەو زەواجە هەر بکەن و هەر بیکەن و لێی پاشگەز نەبوونەوە گەنجێکمان هەیە تووشی نەخۆشی تالاسیمیا بووە لە کۆمەڵگەی ئێمە بتەوێنێتەوە لەوچێ کچێکی ساغ و تەندروست ئامادە نەبێت زەواج لەگەڵ ئەم کوڕە بەڕێزا بکە ناچارە بۆ ئەوەی ژیانی هاوسەرگیری بکە و فەراغە ڕۆحی جەستەیەکانی خۆی پڕ بکاتەوە لەگەڵ کچێکی هاوشێوەی خۆیە وەکوڵی هاوکوفی خۆی هاو تەمەنی خۆی ئەو نەخۆشی کە پێکەوەن لە ڕێکخراوەکان لە کۆمەڵەکەی ئێوان ئەیەوێت زەواج بکەن بەڵێ خۆی ئەگەر هەردووکیان بڵێن ئەو کوڕکچە بڵێن هەڵگر بوون ئەگەر وتمان هەڵگر بوون ئەگە بیان ئەو زەواجە بکەن ئەتوانن بیکەن بەڵام پێش ئەوەی کەوا بڵێن ئەگە ویستیان مناڵیان هەبێ قەراراندا کەوا مناڵیان هەبێ ئەبێ پێش ئەوەی کەوا ئەو مناڵە ڕۆح بچێ بە بەریا کۆمەڵە فەحسێ تایبەتە بە پشکنی کۆرپەلەی ناوسکی دایک ئەوە بکرێ ئەگەر لەو پشکنی واتە لەو فحوساتانە دەرەکەوێت ئەگەر تالەسیمیا بێ مناڵەکە پشکنەکە پێدەڵێ ئەتوانی ئسقاتیکەی بیخەی لە باری بێ چونکە ڕۆح نەچوە بەریا بەڵام ئەگەر بێت و مناڵەکەش ساغ بوو کە لە پشکنەکە دەرچوو هیچ کێشەیەکی نییە ساغا یان بۆ نمونەیان ماینەرە ئەتوانی هەر بۆ پشکنە بۆ دەرەکەوە مناڵەکە ماینەرە یان مایجەریان ئەنتەرمیدیایە لەو پشکنینە مناڵەکە لە ئێش ڕۆح نەچوە بەریا و لەسکی دایجایەتی ئێوە ئەمڕێنماییانتان هەیە بۆ ئەندامەکانی خۆتان بۆ هەڵگرانی ئەم نەخۆشیە بێگومان حاڵەتی وامان هەیە کە دایک و باوکێکی هەڵگری تالاسیمیا زەواجیان کردوێ بەڵام بە پێی ڕێنمایەکانی ئێوە ئێستا منداڵێکی ساغ و تەندروستیانە بێ لە نێو ئەندامانی خۆتان هەیە خێزانمان هەیە تەبەن کە زەواجی کردو یەکەم جار بڵێن نەیزانیوە حەزە زەواجەکەی کردووەمانە ئیتر پشکنینیان نەکردووە ئەمانە وەلەو ئێمە لە 2008 تقریبا لە 2012 ئێمە دەست بەکارین یعنی ئەوەی کە ئەو پشکنێنەکە بەڵگەنامەی زەواجی بۆ تەصدیق ناکرێت لێ بەڵام هەشایەتە هەر کردوێتی مسیر وەرسەر زەواجەکە کردوێتی ئەمانە دوای ئەو مناڵیان بۆ تەماشا مناڵێکی تەلەسمیان بووە من خێزان نەزانم کەوا بۆ شوێ مناڵی تەلەسمیان بوو کە ئەو مناڵیان بۆ خۆیان کۆنتڕۆڵ کردو مناڵی کەشیان هەبووە چەند جارێک چوون لە ئێران مەسەن پشکنیان کردو کاتە لێرە نەبوو لێ کە بۆیان دەرکەوتە مناڵەکانم تەلەسمیا ناڵکی ناوسکی دایکیە تەلەسمیایەتی
ئیسقاتی کردو لەباری بردو بە گوێرەی فتوای زانایانی بڵێن ئاینیش ئەوەی کە ڕۆ ئەو مناڵە ڕۆح نەچێ بە بەریا و نەخۆش بێ ئەتوان ئیسقاتیکەن لەلایەن بردووە مناڵێکیان دروست کردووە بنمونە ئەگەر ئەویش هەروە بێ هەل لەلایەن بردووە مناڵێکیان دروست کردووە ساغ و سەلیم بۆ حەمد و سەنا بخوای ساکێ هەیە خێزانمانێ مناڵی ساغی ساغە و کێشەی نییە و سپاس بۆ خوا کەواتە لە نێوان کوڕ و کچێکی هەڵگری تالاسیمیا ئەتوانرێنەوەیەکی ساغ و تەندروست و دوو لەم نەخۆشیە بەپێی ڕێنماییەکان بەرهەم لە نێوان دوو گەنجی هەڵگری تالاسیمیا ئەتوانن زەواج بکەن و بەڵام خۆی نەیکەن باشە نێکن باشە ئەگەر هەرکەن ینی کە ئێمە بتوانین وەکۆڵێ هەستی دەرونی و جەستەی وەک فراغی ڕۆحی جەستی ئەم دوو گەنجینەکە کە مناڵێکی ساغ و تەندروستیشیان بۆ بەرهەمێ ینی آخر مەقسەد مۆی کار نیکن باشە بەڵکو خوایەکی بکە بە نسیدایەکێک بێنێکەوە بەرامبەرەکەی تالاسیمیا دەویستە ئەمە چەند نەخۆشێکمان هەیە گەورەیە یان نەخۆشی مایژەرە هەرە قورسەکەیەتی ئێستا زەواجی کردو بەڵام کە ئەوەی یەکێکی نەیە ناوەکۆوەکو خۆی هەڵگر بێ یان نەخۆش بێ نەیە ناوە یەکێکی ساغێناوە ئەفتێکی ساغێناوە ئێستا مناڵیشیان هەیە و کێشەشی نییە و حەمد و سەنا بەخوا چەند کەسێکمان هەیە حەز ناکەم ناواکانیان بێنن زۆر باشە ماوەسە مستەفا جەنابێت ئەم سێ جۆرەی نەخۆشی تالاسیمیا سووک و ناوەند و قورس زیادبوونی قورسەکە یان بۆ منە بەرزبوونەوەی ڕێژەی ئەم نەخۆشیە لە قورسەکە تا چ سنوورێک گەڕوە ئایا یا بپرسم ڕێژەی مەرگ لە دەستدانی گیان لە نێو نەخۆشیانی تالاسیمیا چەندە ینی لە چه کاتێکا لە مەرگ نزیکە بێتەوە ئەگەر بێت و ئەو کەسێکەوە بڵێن هەرە قورسەکەشی بێن بڵێن تالاسیمیای بێ لە 100 وتمان سێ جۆرەکە جۆری یەکەمیان لە بڵێن لە سا 20 دەست پێکات تا سا 40 و سا 50 ئەمە ماینەرەکەی جۆری دومیان لە 50 دەست پێکات تا 65 تا 7 ئەمە ئەنتەرمیدیاکەیە جێری قورسەکەشیان لە 7 بەرژوو دەست پێک هات تا 100 بۆ نمونە نەخۆشمان هەبێ ئەگەر لە 100 بێ نەخۆشیەکەی لە 100 بێ هەنی هەرە قورسەکەی بێ ئەمانە ئەگەر بێت و بە بەردەوامی خوێن وەرگە نەیە ڕێژەی خوێنەکەی هیمۆگلۆبین لە 160 بێتە خوارەوە لە 160 بێتە خوارەوە بەردەوام پێداویستە پزیشکەکان وەکو حەپی ئەکزجێت ئەوکو یان ڤیاڵی دیسفرا هەڵکامێکیان بێ ئەتیادیە بەردەوام ڕۆژانە بەکاری بێنێ نیەڵێ ئەو ئاسنە کە وەکو ژەهروایە لە جستیانەیەڵێ کەڵەکە بکە لە ناو لەشیا ئەتوانێت 50 ساڵ 60 ساڵ بژی نەخۆشمانەیە ئیساکێ با ناوەکەشی نێنم تەمەنی 61 ساڵە و تالاسیمیای ئەنتەرمیدیایە و سیحەتیشی باشە و زۆری باشە 61 ساڵ بەڵێ مامەسا مستەفا شتێکی ترێ لە کۆمەڵگەی ئێمە لەوە چێ خەڵک تۆزێ بە هەستیاری سەیری بکە نەگەر هەڵگری نەخۆشی تالاسیمیا بێ هەب تا بۆ کچووکڕی ساغ و تەندروست باز لە زەواجی نێوان خزمانەکە ئامۆزایەک و ئامۆزایە پوورزا و خاڵۆزە ئەم شتانە هەیە لە کۆمەڵگەی ئێمە ئەمە چ پەیوەندێکی بە تالاسیمیاوە هەیە چ پەیوەندی لە نێوان زەواجی خزمان و تالاسیمیایە هەیە خۆی کە لە نێوان خزمان بۆ نمونە ئەگەر خێزانێک تالاسیمیان هەبوو دڵنیابن لەوەی کەوا ئەو عەشیرەتەی کەوا ئەوی تایە زۆربیان تالاسیمیا زۆربیان هەڵگرە و بە خۆشیان نەزانیوە لەبەرەوەی کە زیاتر ئەڵێن لە خزمانە بڵاوە ئەوەیە ینی ئەو پشکنین نەکراوە ئەو فحوساتە نەکراوە کە بزانی کێ تالاسیمیای کێ تالاسیمیای نییە ئێتر لەبەرەوەی تۆ تەماشاکەی کوڕێکە خزمێکی چاکی خۆی هێوەمانە حەزەکە خزمەکەی خۆی بێنێ ئەیشی هێنێ بەڵام نازانێت تالاسیمیاتی کە مناڵێ بۆ کاتە بۆی دەرەکەی تالاسیمیاتی کێشەکە ئەوەیە کە ئێماڵێن کە ئەو پشکنینە بکرێ ئەو فحسی SB ئەلکترۆفۆرسە بکرێ لەوا دەرەکەوێ ئەگەر بەرامبەرەکەی ئەو نەخۆشی هەبوو ئێتر ئەو کاتە ئەگەر قەراریا بێنی ئەیێنێ و بەڵام بێ خۆی کۆنتڕۆڵکە ویستی مناڵی هەبێ ویستی داوای حەز تەڵەبی مناڵیان کرد ئەبێ پێش ئەوەی کەوا مناڵەکە ڕۆحی بچێ بەبەرە ئەبێ ئەو فەحسە بکەن بۆ ئەویکەوە ئەگەر مناڵەکە ساغ بوو باش بوو ئەوەی حەمد و سەنای خوای وەگەر نەخۆشیش بووە بێ لە ناوی زۆر باش مامۆستا مستەفا باسمان لە هۆکاری توش بوون و نیشانە و ناسێنەرەوەکانی ئەم نەخۆشیە کرد بزانین چارەسەری ئەم نەخۆشیە ئایا چارەسەر بەدەر لەوەی کە ڕێوشوێن بگیرێتە بەر کە خوێنی ئەم دوو کەسە یان بۆ هەڵگری ئەم نەخۆشیە نەبن دوای ئەوەی کە گەنجێک منداڵێک یا دایکواکە خۆیان تووشی ئەم نەخۆشیە بن چارەسەر چییە بۆ ئەوەی لە کۆڵیان بێتەوە ئایا چارەسەر هەیە یان هەر ئەوەیە کە ڕێنماییەکان و خوێن وەرگرتن بە شێوەیەکی ڕێکپێک وەرگرن بەڵێ تاو ئەو نەخۆشیە لەو کەسا بنەبڕ برێ و چارەسەر بێ بە یەکجاری لە کۆڵی بکەوێ بەڵێ هەیە
ئەوش چییە؟ ئەوش چاندنی مۆخی ئێسکە زەرع نخاع العەظم کە بەو نەشتەرگەریە بێگجایی لە کۆڵێ بێتەوە تالاسیمیا لە لەشیان نامێنێ. ئەوش چۆنە؟ بەڵام ئەوش بەڕاستی مشکلەکە ئەوەیە کە ئەبێ ئەو کەسی کە ئەبێ دۆنەری هەبێ متەبەرعی دۆنەری هەبێ متەبەرعەکەی ئەبێ لە 100% بڵێن تەطابقی نەسیجەکەی بۆی ببێت. ئەو نەسیجە ئەو بڵێن ئەو شتانی کەوا پێوتە تەطابقی نەسیجی ئیتر لە کڕۆمۆسۆم و لە مۆخ و لە ئەو شتانە بە تایبەتی مۆخەکەی ئەبێ لە 75 کەمترێ بە 75 بۆ لە 100% لە 100% بێ باش لە 75 ڕێژەی لەوانەیە مردنی تاوێت یا ژایەتی. بەڵام ئەگەر لە 100% بێ نەجاحەت لە 100% ئەوە هیچ کێشەیەکی نابێ و ئەو زەرعی بۆ ئەکرێ. حاڵەتی وامانەیە لە سلێمانیا لە کوردستانە ئەم چاندنی مۆخە بۆ هەڵگرێکی تەلاسیمیا ئەنجام درابێ و چاک بێتەوە. بەڵێ بۆ هەڵگرنا بۆ مایژەرەکان کراوە. بڵێ خۆی ئێمە پرۆژەیەکمان ئێمە زۆر سوپاسی وەزارەتی تەندروستیەکەین، سوپاسی بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانیەکەین، بەتایبەتی سوپاسی سنتەری تالاسیمیای سلێمانی ئەەکەین کە هەوڵیاندا هەوڵێکی باشیاندا کەوا تالاسیمە بنێرێ بۆ دەرەوەی وڵات بۆ چاندنی مۆخی ئێزک. ئەم پرۆژەیە دوکتۆر ڕێکۆت ماڵیەوە بێ هاوکاری کردین بەڕاستی ینی بڕیار درا کە 200 نەخۆش لە هەرێمی کوردستان بنێرێنە بۆ دەرەوەی وڵات بۆ ئەم چاندنی مۆخی ئێسکە. عفو 400 نەخۆش لەم 400 نەخۆشە سوپاس لەم 400 نەخۆشە نزیکەی دەوری نزیکەی 220 نەخۆشیان نێراون بۆ دەرەوە. لەم 220 نەخۆشە نزیکەی 70 نەخۆشیان لە سلێمانی نێراون. یعنی ئەوە نییە کا بڵێم ئەم 400 بۆ هەموو هەرێمی کوردستانە هەفتیان لە سلێمانی کراوە. بەڵێ 400 وەکۆلە گرنتی هەیە کە ئینشەڵا بە لەشێکی باش و تەندروستێکی باشەوە بگەڕێنەوە. وەڵاهی خۆی وەکۆلە چاندنی مۆخەکە سەرکەوتوو بێ. بەڵێ خۆی ئەمە خۆ تازە بڵێن نییە دەمێکە تقریبا 3 ساڵە ئێمە بەردەوام ئەم پرۆسەیە ئەنجامە درێت. نەخۆش زۆر ڕۆیشتووە چۆ بۆ هەندستان بۆ ئوردن بەڵێ لێ ئەم نەشتەرگەریە کراوە تقریبا نسبەتی نەجاحەکەی لە 85 تا ئێستا ئەوەی کە نەخۆشانی کە لە هەرێمی کوردستانە ئەم نەشتیان بۆ کراوە نسبەتی نەجاحەکان لە 85 نزیکە تۆ بڵێن ئەگە 100 نەخۆش بۆی کراوێ 85 تاوە ساغ بۆتەوە ئەوچی ئەوش لە 15 گیانی لە دەستداوە. ئەوەش تر دەسڵان نییە دەسانێ بەڵێ ئەوە کراوە. تەنها چارەسەر هەر ئەو چاندنی مۆخەیەم چارەسەری ترمان هەیە. ئەگە بتوێ لە تاوا بنەبەر بێ هەر ئەو چاند هەر ئەوەیە کاوتە بتەوە و کۆڵی بکەوە نەخۆشێک هەر ئەوەیە. بەڵام ئیساکی ئەمە لە سلێمانیش ئەو سنتەری چاندنی مۆخە لەم ساڵۆ کراوەتەوە. بەڕاستی ئەمەش هەر جوودێکی زۆر مانیێمە هەوڵا بە تایبەتی لەگەڵ وەزارەتی تەندروستی لەگەڵ بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی و ئەمانەی تر بەڕێز جەنابی مام جەلالی بەڕاستی هاوکاری کردین کاتی خۆی لەمە باش 2008ەکەم کەوا بڕیاردرا لە سلێمانی سنتەرێکی چاندنی مۆخ بکرێتەوە کە ئەو کە بەڵێ بڕیاردرا دوای ئەوەش لەگەڵ ستافێکی ئیتالیا ئەو پرۆژەیە واژۆکرا کە ئەو ستافە ئیتالیا بۆ ماوەی 3 ساڵ لە هەرێمی کوردستان واتە لە سلێمانی لەو سنتەرا ئیش بکەن. ئەو ستافە کوردێشکەوە ئەو دوکتۆرانی کە لێوێ بڵێن ئەو ستافە کوردی کە لێرەیە لەگەڵیانایە کار بکە ئیشکە بۆ ماوەی 3 ساڵ بۆ ئەوانیش فێر بن. ئیساکی ئەم پرۆسەیەش لە سلێمانی بەڵێ ئەم ساڵ کراوەتەوە تا ئێستا نزیکەی 5 نەخۆشی تالاسیمیا زەرعی بۆ کراوە. ئەم ساڵ سپاس بخوا بۆ ئێساکێ بەیانیش نەخۆشی شەشەم زەرعی بۆ گرێت سپێنی ئینشاڵڵا. وای گەورە شفای بەخێر بۆ هەمویان بنێرێ. مامۆستا مستەفا لەو شوێنانی کە مناڵی بێدایک و باو یا مناڵی هەژار و لانەواز ئەگرنە خۆیان بە تایبەت لە دایانگە و باخچەی چاوەنی ئەو شوێنانیم کە سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتین ڕێژەی تالاسیمیا لە نێوان ئەم مناڵانە ئێوە وەکو ئەنجومەنەکەتان بە دوواداچوونتان کردو کە بزانن ڕێژەی تالاسیمیای تایانە؟ وەڵاهی ئێمە تا ئێستا نەقەی بە دوواداچوونمان بۆ نەکردووە تا ئێستاش یەک نەخۆش نەهاتووە لەو سنتەرۆ کە بڵێ من تالاسیمیا من نەهاتووە بەس ئەوەی کە ئێمە زیاتر ئەو نەخۆشانی کەوێت یان بۆ لای ئێمە کە بن بە ئەندام لای ئێمە ئەبێ ئێمە لە پێش نووسراوێکیان بۆ بکەین ئەینێرین بۆ سنتەری تالاسیمیا سنتەری تالاسیمیا کۆمەڵە فحوسات و تایبەتیان بۆ ئەکەن کێشە و گرفت و معاناتی هەڵگرانی نەخۆشی تالاسیمیا بکەین. وەکو لە پێشەکە ئاماژەم پێدا
نەخۆشی تالاسیمیان لەگەڵ ئەوەی کە وەکۆڵێ بە نەخۆشیێک ناوراوەکە لەوە چێ یەکێکە لە نەخۆشیە درێژخایەن و وەکۆڵێ ئازارهێنەرەکان بۆ مرۆڤ لەگەڵ ئەوەشە لە ڕیزی ئەو کەسانی خاوەن پێداویستی تایبەتان لەوە چە پێویستیان بە پارەیەکی زۆر بێ بۆ چارەسەر بۆ خوێن وەرگرتن بۆ عیلاج. من پێم خۆشە باسێک لە گوزەران و گرفت و ژیانی ئەم هەڵگرانی ئەم نەخۆشیە بکەیم زانی لە زاری جەنابتەوە لە چه معانات و کێشە و گرفتێکە ئاژین. وەڵاهی لەو ڕۆ تا بڵێ معاناتیان هەیە تا بڵێ کێشیان هەیە تا بڵێ گیر و گرفتیان هەیە چونکە ئێمە بەڕاستی کاتی خۆش لە 2012 پرۆژە یاسایەکمان لە ئەنجومەنی وەزیران گەڵاڵە کرد کە مافۆ ئەمتیازاتی خاوەن پێداویستی تایبەت و کەمەندامان کە ئەگەر بێت و ئەو پرۆژەی ئێمە هەموو هەموو ڕێکخراوە کەمەندامی و خاوەن پێداویستەکانی هەرێمی کوردستان بوو ئەگە بچایەتە بواری جێبەجێکردنەوە هەموو نەخۆشیێکی ساکیە ئەگەر بکرای هیچ محتاج نەبوو ژیانێکی شایستەی بۆ دابین ئەکرام موچەیەکی باشی هەبوو کە موشتەکە لێ 500,000 کەمتر نابوو ئەو کەسەشی کە بەخێوی ئەکا و بەخێوکەرێتی بڵێن بۆ نمونە خزمەتێکە هاوکاری ئەویشکرا موچەش بۆ ئەو کەسە بڕایەت یانی شتەکە وا بوو بەڵام بەداخەم خەیرانین دارایە هات بە شوێنە ئەو موچەکەمەی کاتیەوەی کە هەیەیان بوو 150,000 دینار بوو ئەوەش کەم بوو بە 90,000 ئەمجا دوایش تا ئێستا 3 مانگ جارێ 2 مانگ جارێ بەو شێوەیە تا ئێستاش تازە هی مانگی 8 2016 9 مانگ بەر لێ ئێستا یانی تەماشاکە تۆ تەماشاکە ینی ئەم نەخۆشەوەکو جەنابەت فەرموود بە تایبەت لە مایجەر و ئەنتەرمیدیایە کە پێویستیان بە خوێنە ئەم خوێنە لەکوێوە دابین ئەکرێ خۆیان ئەیکڕن ئێوە وەکو ئەنجومان حکومەت یام خەڵکی خێرخواز و ئەمە چۆن ئەم خوێنە بۆ منە 2500 کەس هەڵگری ئەم نەخۆشیێن با بڵین لە سلێمانیە 1000 توش بوومان هەیە نزیکەی 600 نەخۆشمانەیە کە بەردەوام خوێن هەموو مانگەیە بێ بتڵێ خوێنی جگە لە ئاوارەکان ناوچە دابرێنراوەکان شوێنەکانی کە سەردانەکەن 600 توش بووی نیشتەجەی کوردستان وەکو لە کورد زمانی خۆمان بەس سلێمانی مەبەستمەوە نەک سنتەرەکە بن سلێمانی و پارێزگای سلێمانی زۆر باشە ئەم خوێنە لەکوێوە دابین لەکێ دابینیەکە ئێوە وەکو ئەنجومەن ڕۆڵتان چێ لە دابینکردنی ئەم خوێنە ئەم خوێنە خۆی لە هەموو سلێمانی هەر لە سنتەری بانکی خوێنێتە بەنە بێ خوێن هەلیەوە بیرە خوێن شتێک نێکەوە لە موشێنەوە بیرە ئەوێ لە بێت لە بانکی خوێن وەرگیرە چونکە ئەوانش کۆمەڵی فڵساتی بۆگەن پشکنی تایبەتی بۆگەن ئەو خوێنە بزانە و کەسێک کە خوێنەکە بەخشێزانە نەخۆش نییە ڤایرۆسەکانی تەیە ئەم خوێنەش وەکو بە پێی ئەیزاید و ناقسوەمانە ئەبێ لەگەڵ خوێنی نەخۆشەکە تالاسیمیەکە بگونجێ بەڵێ بێ بگونجێ بۆ من نەخۆشی ئەگەر ئەی بۆ بێ ئەی تێبکرێ بی بوو بیتێ ئەو بوو ئەو تێبکرێ بۆ شێوەیە بەڵێ ناقص بوو ناقسی تێبکرێ بۆ شێوەیە بەڵێ خوێنەکە ئەکردرێ وەکو ئەبەخشێ لە خێرخوازان ئێمە نەخێر تا ئێستا هیچ خێزانێک ئەگە ناڵێم بوو لە 2000 لە پێش 2000ەکان بەڵێ هەبوو خوێن کراوە بۆ نەخۆشەکان خوێنیان کڕیوە خوێنەکە لە وەختا خوێن بە ئاسانی دەستنەوە کەم کەس خوێنێ بەخشی بەڵام ئیساکێ بە هیچ شێوە هیچ کەزانێت خوێن ناکڕێ یان بەس خزم و کەسی خۆشی نایانێ سواز بۆخوا ئێمە لە هەڵمەتەکانە ینی کە داواکەن ئەڵێن هەڵمەتێکی خوێن بە لێشاویان خەڵک خوێنە بەخش داها وڵاتیان بەتایبەتی بڵێن برای پێشمەرگەکانمان کە لە هەموو هەڵمەتەکانە ئەمە کاتی خۆی بڵێن هەڵمەتمان نەکرد ئێستا شەریکەی هەڵمەت ئەوان بەدوام هاوکارمان بوون بۆ نمونە بەڕێوەبەرەتی هاتووە ڕگەزنامە و باریشە هەموو ینی هەموو شوێنەکان هاوکارمان بوون نووسراومان کردووە یان پێمان وتون حتا بجاربوو بە تەلەفۆن پێمان وتون دەوری بەجارێ بوون لە ڕۆژێکا 100 کەس 200 کەس هاتووە خوێنی بەخش ئەی ئەو دەرمانی کە جەنابەت پێشتا ماژێت پێدا کە نەخۆش بێ هەموو ڕۆژێ بەردەوام بیخوا بەڵێ نازام ناوی ڤیاڵی دیسفرال هەیە دەرمانە بە دەرزی لێ ئەدرێ چۆن دابین ئەکرێ بۆ نەخۆش ئەمە خوێنەکە سپاس بۆخوا کە خێرخواز و خەڵکی هەرێمی کوردستان ئامادەی خوێنی خۆی بەخشێ لە پێناو برەودان بە ژیانی ئەم نەخۆشە خۆشەویستانە بەڵام ئەم دەرزیە ئەم دەرمانی ڤیاڵە چۆن دەستە بەرەکرێ و دابین نەکرێ ئەمیش نەخۆش خۆی نایکڕێ لە ڕێگەی سنتەری تالاسیمیاوە
وەروە لە ڕێگەی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیوە ئەوەی کەوا لە سەر ئەو بەشە پێداویستە پزیشکی کە لە حکومەتی عێراقەوە پێمانەکە ئەوەیە جگەلەوە ئەوانی خۆشیان وەزایی تەندروستی بڵێن هاوکاریمانەکەن زیاد لە پێویست یعنی هاوکاری مەکەن کەواتە گرفتی سەرەکی هەڵگرانی ئەم نەخۆشیە هەڵگرانی نەخۆشی تالاسیمیا گەورەترین گرفتیان چییە کە پێیان خۆشە حکومەتی هەرێم ئەنجومەنەکان ڕێکخراوەکان خەڵکی کوردستان بۆیان چارەسەر بکەن وڵا گەورەترین گرفت ئەوەیەکەوە خوێنەکان کێشەمان نییە چونکە خوێن دەستەکەی و خوێنە بەخشرێ بەڵام لاهینەکانە لە بڵێن لە هاوکاری و موچەوەمانە بەڕاستی زۆر پەشێوە زۆر وەزیان خراپە کۆمەڵێ پێم خۆش بوو تەوەری کۆتایی بەرنامەکەم تەرخانکەم بۆ ئەنجومەنەکەی ئێوە کار و چالاکیتان چیتان کردو بەڵام وا دیارە کاتی بەرنامەکەشم زۆری نەماوە تەنها ئەم پرسیارەکەم ئەتوانی جەنابێت بە شێوەیەکی کورتە ئێوە تا چەند توانیتانە ببنە پردێکی لە نێوان حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان وە لە نێوان نەخۆشیانی تالاسیمە ینی ببنە پردێک بۆ ئەوەی کێشە و گرفت و معاناتی ئەم نەخۆشانە بگەێن لە لایەنە پەیوەندیدارەکان و ماف و ئیمتیازێک لەمانەوە وەرگرن بۆ نەخۆشەکان لەوە ئەتوانی ئاماژەیەکیش بە شێوەیەکی گشتی ئەگە بیکەن کۆتا پرسیامە زۆر سپاس دەکەم. بەڵێ لەسەرچاو خۆی لە ڕاستیە بڵێ ئەنجومەنی تالاسیمای هەرێمی کوردستان و هەموو کۆمەڵەکانی تالاسیمای هەموو هەرێمی کوردستان هەموو وەکو پردێکی پەیوەست وایە لە نێوان نەخۆشەکان و بڵێن دەستگا بەرپرسەکان ئەو شوێنانیکەوە بەرپرسن لەو بۆ من دەستگا تەندروستیەکان بەڵێ ئێمە هەر نەخۆشێک هەر ڕێکخراوەکان بە گشتی هەر کێشە و گیرروگرفتێکە بێ ئێمە لە ڕێگەی کۆمەڵەکەمان لە ڕێگەی دەستەی کارگەڕی کۆمەڵەکانەوە لە ڕێگەی دەستەی کارگێڕی ئەنجومەنەکەەوە ئەگەێنین بە دەستگا بەرپرسەکان ئەگەێنین بە حکوومەت ئەگەێنین بە لایەنەکان بە شوێنەکان وەی کەوا کێشەکانیان چارەسەر بکرێ بەڵێ بە شێوەیەکی گشتی بەڵێ کێشەیان هەیە گیرروگرفتیان هەیە چ لە ڕووی پێداویستی پزیشکی چ لە ڕووی موچە و چ لە ڕووی کۆمەڵە پشکنی تایبەتی هەیە کە ئەبێ بۆیان کرێ هەنێک پشکنی هەیە کە ئیساکێ ناکرێ لەبەرێکە لە حکومەت لە قەیرانەیە بۆیان ناکرێ بۆ نمونە هەنێ پشکنی هەیە ئەبێ نەخۆشەکان خۆیان لە دەرەوە ئەیکەن ئیساکێ هەر پشکنی 90,000 100,000 80,000 تێچێ لەجی سەرگیرفانی خۆشیان ئیدر هانی بەڕاستی زۆر زەحمەتە ئەمە ینی بەڵێ ئەو کێشەی هەرێکە سەرەکی ئیساکێ ئەوەیەکەوە لایەنی دارایی بۆ ئەگە بۆ خەڵک زارێکیە بێ بۆ ئەمان دوو زیاتر زۆر زیاتر بەڵێ کۆمەڵی ڕێکخراوی کەشە بۆ بەڕاستی من سوپاسیان بە تایبەتی بەنامەی بەخشین کە سوپاسیانەکەن ینی قەت تالاسیمیان لەبیر نەکردووە زۆر شوێنی کەش لە ینی کە قەیوان کۆمپانیای قەیوان کە هاوکاریان کردوین بەڵام بە تاقەی ساکێ وەکارانە هیچی نەماوە ینی کۆتایی پیاتە بۆ ئەم زروف و وەزعەوە هیوادارین وەکۆڵی ئاوەدانی و خۆشی و بژێوێکی باش ڕوو لە کوردستان بکاتەوە و هەڵگرانی نەخۆشی تالاسیمیاش لە تەندروستیەکی باشە بژین و وەکو ئەڵێ ئەم نەخۆشیە لە هەرێمی کوردستانیش بن بڕ وەڵی تر ئێمە هیوای سەرکەوتنیش بۆ ئێوە ئێمەش ئینسانە بێ گەشتبین بێ ئەوە خوای گەورە و من ئەحیا کەئەنەما ئەحیا الناس جەمیعا ئێمەش هەوڵ دەنگ ئەم نەخۆشانە مەسەن کەوا دڵخۆش بن ئینشاءالله خوای گەورە ئینشاءالله پشتیوانی هەموومان بێ ئەمەش تێپەڕێ ئینشاءالله هەروە نابێت مامۆستای من زۆر سپاس دەکەم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم زۆر سپاس بۆ زۆر سپاس بۆ ئامادەبوون جێگەی ڕێز و خۆشحاڵی بوو زۆر سپاس دەکەم بینەرانی بەڕێز لێرەشدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر بە خوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ متمانە بەخۆبوون چییە و چۆن باسی لێەوە بکەین بەڵام من متمانە بەخۆبوونم هەیە بەس من چی بە متمانێک بکەم ئەگەر بڕوانە بکەم ئیشێکم بۆ نەدۆزێتەوە دین تا چەند کاریگەری هەیە
لە بنیاتنان و دروستکردنی متمانە لە تاکدا. علمی تەنمی بە شەریک ئێستا باسی دەکات دەڵێت ئەو کەسانی کە متمانیان بەخۆیان نییە با تێکەڵاوی خەڵک بکەن. دایکان و باوکان هەوڵ بدەن بڕیاردان بۆ چێشتێنانی ئەو ماڵە هەندێک جار بدەن دەست منداڵە 5 ساڵ و 6 ساڵ و 7 ساڵانەکان ئەمڕۆ چی بکەین؟ ئەو ڕێگایە چێکە جارێکی تر متمانەی لێوە بەدەست دەهێنرێت. متمانە بەخۆبوون تێکەڵاوی بڕیاردانەکان دەبێت لە ناخی مرۆڤ.